چوار حالەتمان پشتڕاست کراوە بە تێست دوو حاڵەتشی گیان لە دەستدا بەداخەوە. ئێمەکی تەندروستی کەرکووکەوەیە ئێمە کە پێشوازی لە نەخۆشەکان بکەین کە داخلە بن شوێنی جیابوونەوەیان بۆ دابینکەین دەرمانی پێویستیان بۆ دابینکەین و نمونەی خوێنیان لێوەرگرین و بنێرینی بۆ بەغا هەتا لەوێ پشتڕاست بکرێتەوە کە تای خوێنبەربوونیان نا کە تووشی خوێنبەربوونە بێت نەخۆشەکە خوێن لە لووتیەوە لە دەمێەوە لەوانەیە لە هەموو لەشێوە لەوانەیە خوێن دەرچێت ئەو کاتێک کە ئەو خوێنە بەرکەوتنی لەگەڵ پێستی ئینسانێکە هەبێت کە لەوانەیە برینی هەبێت یان درۆپێ خوێن بچێتە چایەوە احتمالە تووشیکە. نەخۆشەکە بە سێ مەرحەلە تێپەڕێت. یەکەم مەرحەلەی ئەوەیە کە تایەک و سەرێشە و لە شێشەیەکی ئەتیادی وەکو هەڵامەت دەست پێکات دوای جا مەرحەلەی خوێنبەربوون دەست پێکات کە سێ ڕۆژە ئەخایەنێت لەو سێ ڕۆژە یان چاکە بێت یان گیان لە دەستەدات لەوانەیە یەکێک بێت لەو ڕێگانەیەکەوە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشەکە بەڵام ئێمە چارەسەری ئێمە لە شوێنی تەندروست گۆشتەکان بکردین نەک لە هەموو شوێنێک یانیش لەسەر شەقامەکان گۆشت دانن وی فرۆشن نازانی لەکوێ هێنایانە چ ئاژەڵێکە هێنایانە چوار حالەتمان پشتڕاست کراوە بە تێست دوو حاڵەتشی گیان لە دەستدا بەداخەوە.